بەڕێزان خۆشەویستان ئەم کاتتان باش هیوای ساغ و سەلامەتیتان بۆ خوازیین. خۆشەویستان ئەمڕۆ گفتوگویەکی گەرم لەگەڵ بەڕێز کاک دڵشاد موانی وەکو ئەکادیمیست و شارەزای گرێبەستە نەوتیەکان گفتوگۆەکەین. لە ماوەی ڕابردووە گفتوگویەکمان لەگەڵ بەڕێز کاک دڵشاد کرد لەسەر کەیسی نەوت و گرێبەستەکانی نەوت و شێوازی ئەو گرێبەستانی کە لە هەرێمی کوردستان کراوە لە بواری نەوتە. ئەم گفتوگوۆی دیکەمان بۆ تەواوکردنی ئەو گفتوگوۆی ڕابردووترە. ئەمڕۆ زیاتر جەخت لەسەر بابەتی ئەو کێشانە دەکەین کە لە بابەت نەوت هەیە کە لە نێوان هەرێمی کوردستان و بەغداد کە بۆتە کێشەی سەرەکی و خاڵی ناکۆکی نێوان هەرێمی کوردستان و بەغداد ئێستا نەوتە. لەم نێوەندەشدا باس لە کۆدێکە کرێ کە پێوتێ کۆدی $16. ئەم $16 کە لە بودجێ عراقی دیاری کراوە بۆ هەر بەرمیلێک لە نەوت. بەگشتی باس لەماکەین و باس لەواکەین کە بزانین ئەم $16 ئایا هەمووی بۆ کۆمپانیاکانە، چەندی بۆ حکوومەتی هەرێمە، چەندی بۆ کۆمپانیاکانە، چەندی بۆ خزمەت گوزاریە. باس لەواکەین. کاک دڵشاد موانی ئەکادیمیست و شارەزای بواری گرێبەستە نەوتیەکان و کەیسی نەوتە و معروفە لە لای هەمووتان. بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ کاتی بە ئێمە بەخشی. سپاس کاک دڵشاد بۆ دەرفەتەی بە ئێمەدا. سپاس کاک ئیسماعیل. سپاس بۆ ئێوەش. کاک دڵشاد، ئەگەر سەرەتا باس لە ئەو کۆدە بکەین کە پێوترێ کۆدی $16 بزانین میکانیزمی باجی کۆمپانیان نەوتیە بیانیەکان لە هەرێمی کوردستان بەراورد بە عێراق. ئەم $16 چییە ئێستا میدیاکان باسی لێوەکەن و سەرقاڵن بە شرۆڤەکردنی ئەم $16ەوە؟ بەڵێ سپاس کاک ئیسماعیلی بەڕێز. هیوادارم جەنابەت باش بی و بینەرانی ئێمەش سەلامەت و تەندروست بوون. تەبیعی سەرەتا بە ناوی خی گەورە. کاک ئیسماعیل نسبەتەن بە پرسیارەکەی جەنابەت بەڕاستی دەستپێکێکی زۆر گونجاوە. ڕاستیەکەی ئەوەیە کە $16 دەوە گەورەترە کە تەنیا ژمارەیەک بێت. دەتوانین بڵێن یعنی هێمایەکە بۆ ئاڵازی پەیوەندیەکانی نێوان بەغدا و هەولێر لەسەر پرسی نەوت. بە کورتی $16 کاک ئیسماعیلیان بریتیە لە ینی ئەوەی کە حکوومەتی عێراق یاساکەی بۆ دەرکردووە لە یاسای بودجێ یا ئەو پێوتە ئیدارەی مالی، قانونی ئیدارەی مالی. ئەو $16 کە ئێستا باسەکرێت بریتیە لە پێشینەیەکی کاتی. ئەوەی لە باسی عەقدەکەی لە کۆمپانیا بیانەکان وەکو ئینپریم ئەدڤانس ناوی ئەبەن، یعنی پێشینەیەکی کاتیە و ئەم پێشینە کاتیە حکوومەتی فیدراڵی لە بەغا بە پێی بەندی 12 یاسای بودجە پابەندە بە پێدانی حکوومەتی هەرێمی کوردستان بەرامبەر توێچی بەرەمهێنان و گواستنەوە. تەبیعی بۆ هەر بەرمیلێک ئەم $16 کاتێکە تۆ هەر بەرمیلێک تەسلیمی سۆمۆ ئۆکەیت، بۆ هەر بەرمیلێک حکوومەتی عێراق ملزەمە بۆ ئەوەی $16 وەکو قەرەبوو و پێشەکی کاتی بدات بە حکوومەتی هەرێم. یعنی ئەم هەندێک مستەلاحاتن کاک ئیسماعیل سەرەتا بوو ئەوەی کاک دڵشاد بەمەجێ لە ڕێگای سۆمۆ بفرۆشتری ئەو $16 ئادرێ. بەڵێ خۆی ئەمە کاک ئیسماعیل جەناب تەزانی دوای ئەوەی کە هەناردەی نەوتی هەرێمی کوردستان وەسێنرا، پەرلەمانی عێراق ویستیان یاسایەک بنووسنەوە یا یاسایەک هەموارکەن کە حەلی مشکیلەی نەوتی کوردستان بکات. بۆیە ئێمە ئەزانین ئەگەر دەنگ هەبێ کاک ئیسماعیل، دەنگ هەیە لایتەوە؟ بەڵێ دەنگ هەیە تەواوە. ئێمە ئەزانین عێراق یاسای نەوت و غازی نییە. ئێمە لە بەرنامەکانی پێشوە باسمان کردووە کە یاسای نەوت و غاز لە عێراقا نییە و بەناچاری ئەم پەرلەمانی عێراق دەستی بردووە بۆ نووسینەوەی یاسایەک لەسەر بودجەی فیدراڵی، چونکە ئێمە یاسای بودجەی فیدراڵی ساڵانە ئەنووسێتەوە
لەبەر ئەوەی کە یاسای نەوتۆغازمان نییە ئەم $16 کە مەفروزە بدرێ وەکو قەرەبوو بە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ هەناردەی نەوتەکەی دەڕەکەی سۆمەوە ئەمە لە یاسای بودجەی فیدراالیە کەەوە پێوتێ قانونی ئیداری مالیە نووسراوەتەوە کە ئەمە شوێنێکی هەڵەیە لە خۆیان ئەو یاسایە کە پەیوەندی بە نەوت و غازەوە هەیە بەڵام لە یاسای بودجەی فیدراالیان نووسراوەتەوە گرفتێکی گەورە نییە بەڵام گرفتە گەورەکە یعنی ئەوەی کە جێگەی سەرنجی منە لە دواییە باسیەکەم بۆچی نەئەبوو لەو شوێنە بووە یعنی لە یاسای بودجەی فیدراالیە ئەم یاسایی کە پەیوەندی بە نەوت و غازە و هەرێمی کوردستانەوە هەیە ئەبواە لە ئێمە عێراق یاسای نەوت و غازمان هەبواە لەوێ بنووسرایە بە هەر حاڵ گرفتەکە زۆر گەورە نییە ئێستا لە یاسای بودجەی فیدراالیە بەندێکیان بۆ ئیزافە کردووە کە پێوتێ بەندی 12 کە وەزارەتی مالیەی عێراق یعنی وەزارەتی ئابووری ملزەمەکات بەوەی کە $16 بۆ هەر بەرمیلێک وەکو قەرەبووی کاتی سێکە ئەم مەسەلەحانە وەکو باسم کرد کاکسماعیل زۆر گرنگن قەرەبووە ئەمە وە کاتیە و پێشەکیە تاوان ئەم سێوشەیە هەر سێکیان باری ئەوەنەیە کە یەکی کتێبێکان لەسەر بدوسی ئەمەە ئالۆزە بۆ چونکە ئەو شێوازی دەستبردنە بۆ وشەکان خۆی لە خۆیان گرفتی گەورە دروستەکە قەرەبووی چییە؟ قەرەبووی ئەوەیە کە نەوتی هەرێم لە ڕێگەی سۆمەوە فرۆشرێ و کاتیە بۆ چەندێک کاتیە بۆ 6 ڕۆژ بۆ 6 نەخێر کردبان بۆ 6 ڕۆژ کاتیە جای ماچی لەسەر باسی ئەم مەوزوعانە یعنی بۆچی ئەم 6 ڕۆژە دانراوە دوای ئەوە پێشەکیە بۆچی پێشەکیە ئەگەر ئەمە پێشەکیە ئەو مەبلەغە کۆتاییە کە مەفرۆزە بدرێ چییە تۆ پێشەکی هەیە و دوای خودی پارەکەیش هەیە ئەمانە لە ئەنجامی توێژی ئانی قسەکردمان لەسەر بابەتەکە قسەی لەکەن بە هەر حاڵ یاساکە دەرچووە یعنی شکێنەری بەستەڵەکەکەی بینی هەرێمی کوردستان و حکومەتی عێراق بە هەموو تێبینەکان کە لەسەرێتی شتێکی باشە یعنی مەرحەلەیەک تۆ ئەچیتە پێشەوە یەک گرفتی هەیە ئەوەیە کە ئەبێت ئەم مەوزوعە لە ماوەی 6 ڕۆژە هەل بکرێ ئایا سەرەتای 6 ڕۆژەکە کەیە وە کۆتایەکەی کەیە ئەمەش دارێ هێشتا لە هینان یعنی لە ئەوان کە دەست پێ بکەین بۆ چونکە حکومەتی عێراق وای بە باشە زانێت کە دوای هەڵبژاردنەکانی عێراق ئەم مەرحەلەی 6 ڕۆژە دەست پێ بکات ئایا ئەم 6 ڕۆژە گۆڕانکاری و تەغەیرێکی وا ڕوەدات کە ئەم $16 بگۆڕدرێ بۆ نمونە بە $20 یا کەم بێتەوە بۆ $10 ئەو لێکەوتانە چین کە گۆڕانکاری بەسەر ئەو $16 ئەهێنن ئەمە ئێستا باسیەکەی نەگەر زیاتر بچینە پێشەوە بۆیە گرنگی ئەم ژمارەیە بەڕێی من لە چەند خاڵێکایە سەرەتا چارەسەرێکی کاتیە بۆ قەیران یعنی دوای ئەوەی هەنادەکردنی نەوتی هەرێم نزیکەی 2 ساڵە وەستاوە تەبیعیان بڕیارە وەک هەوڵێک دێت بۆ شکاندنی ئەو بنبەستەیە و دەست پێکردنەوەی جوڵە تەبیعی جوڵەی نەوتۆک و باس ناکرد و ئامانج ئەوەیە کە کۆمپانیا بەرەمهێنەرەکان کە سەدان ملیۆن دۆلاریان خەرج کردووە بتوانن بەلانی کەمەوە بەشێک لە خەرجەکانیان بگێڕنەوە بۆ ئەوی بتوان بەرەمهێنان دەست پێ بکەنەوە دوایی باسەکەین کە ئەم بەشێک لە خەرج ئەم تەوزیعاتی کە $16کەیە کە حکومەتی عێراق ڕاستەخۆ ئەیدا بە هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان لەسەر ئەساسی چ یاسایەک لەسەر ئەساسی چێ دابەشبوونێکی ژمێریاری لە حەقی کۆمپانیەکانەدا ئەو دوای باسەکەین ئەمە خاڵێکی بە چەرخانە بەڕاستی ئەم $16 یا نووسینەوەی یاسای ینی هەر دیاریکردنی خودی ئەم $16 و جێگیرکردنی لە ناو بودجێ عێراقی بۆ خۆی دەستکەوتە یاخۆ شکاندنی وەکو جەنابەت شکاندنی بەستەڵەکە لە نێوان ئەم دوو ئیدارەیە
بەڵێ بەڵێ خۆی دەستکەوتە. بۆچی دەستکەوتە؟ چونکە هەنگاوێک نراوە بۆ ئەوەی دەست بکەی بە ئیشەکە. ئەمە هەنگاوی یەکەمە. ئەم 16 دلارە یعنی قەرەبوویەکی کاتیە بۆ ئەوەی دەست بە ئیش بکرێت، چونکە ناکرێت تۆ هیچ نرخێک دیاری نەکەیت و کۆمپانیەکانیش لەسەر مەسوفی خۆیان یا حکومەتی هەرێم لەسەر مەسوفی خۆیان دەستکەنە تەسلیمکردنی نەوت بە سۆمۆ یا تەرخانکردنی نەوت و لە ڕێگەی سۆمۆ بفرۆشن و هیچ ئەولەویاتێک نەبێت بۆ هەڵسوڕانی کارەکان. تۆ ئێمە گرفتێکمان هەیە کاک ئیسماعیل لە پیشسازی نەوتا پێوتێ کاش فلۆ، ئەوەنە پارە ئەبێ لە بەدەساوێت بۆ هەڵسوڕانی چالاکیە نەوتەکان بۆن لە درێلەدانەوە لە کۆنتراکتینی ئەوەی کە پێوترێت لە سکوێرەتی وەیە لە هەناردەکردنەوەیە لە کارمەندەوەیە لە حتا لە ئۆفیسەوەیە لە قەڵەم و قاخەز و یعنی تۆ پارەیەکت پێویستە بۆ هەڵسوڕان باش وزەیەک بۆ ئەوەی تۆ بتانی ئیشەکە بکەیت. ئەم 16 دلارە وزەیەکە بۆ هەڵسوڕان دەستپێکی کارەکە. ئەمە دوای 60 ڕۆژ ئیتر ئەمە بوو نەبێت، ئەم 16 دلار نابێت. بۆیە خاڵی وەچەرخانە یەکێکە لە دەگمەنترین ئەو بڕیارانەی کە میکانیزمێکی ڕوونی پارەدانی دەستەبەر کردووە بۆ نەوتی هەرێم لە یاسای بجێی فدراڵی داوکو باسمان کرد، جێگی کراوە خۆی نەئەبایە لەوێ جێگی کرایە. ئێمە یاسای نەوتەخوازن، بەڵام نەک تەنیا لە ڕێکەوتنێکی سیاسیان وەزاری، ئەمە ینی قورسیەکی یاسایی بە 16 دلارەکە ئەبەخشە، چونکە ئێمە وتمان بە یاسا لە بودجەی فدراڵیە ئیسپات کراوە، بەڵام لە هەمان کاتدا نادڵنیایی دروست دەکات، چونکە یاسای بودجە ساڵانە یعنی گرفتەکەمان ئێمە یاسای ئەگەر ئەم 16 دلارە کاک ئیسماعیل بە ینی بە موقت نەبوایە، بۆ هەمیشە بواە و هەروەها لە یاسای بودجەی فدراڵیان نەبوایە کە ساڵانە ئەم یاسا نوێ ئەکرێتەوە، لە یاسای نەوتوغازی عێراقا بواە کەیتر یاسایەکی هەمیشەیە. ئەمە خۆی بۆ خۆی گەورەترین دەستکەوت بۆ هەرێمی کوردستان و کۆمپانیەکان. بەڵام لەبەر ئەوەی کە لە یاسای بودجەیان نووسراوەتەوە، یاسای بودجە خۆی تێمپۆریە، هەست ساڵانە هەموو ساڵێ مانگی چوار ئەوەی قانونی ئیداری مالی دروستە بێ، تۆ نازانی چی بەسەر ئەم یاسای 16 دلاری شایەت ئەویش نوێکرێتەوە لەگەڵ ینی نظمنی. بۆیە ئەمە ناوەندێکی بێمتمانەی دروست دەکات. ئەم 16 دلارە لەگەڵ ئەوەیە کە گرنگە بێمتمانەی دروستەکە، ینی ئێستا کێشەکە لەسەر ئەوە نییە کە 16 دلارەکە دەدرێیاندا، بەڵکو لەسەر ئەوەیە کە چۆنکی ئەیداجارێ بکەم کێشەکە لەسەر چیە کاک دکتۆر؟ سەرەتا با لەوە بپرسین تێڕوانینی جیاواز هەیە لە نێوان حکوومەتی فیدراڵ و گروپی کۆمپانیەکانی ئەپیکۆر یاخود حکوومەتی هەرێمی کوردستان بۆ پارەدارکردنی ئەم 16 دلارە، ینی لێکدانەوەی جیاکەن و چۆن ئەم لێکدانەوەیە؟ کاک ئیسماعیل، ینی لێکدانەوەکان حکوومەت جارێ کۆمپانیەکانی فیدراڵی ئەڵێن باشتر وایە بۆ ئێمە ئەو 16 دلارە یا ئەو حەقی ئێمە لە ناو 16 دلارەکەیە وەکو پرۆدەکشن شێرین چەنە ڕاستەخۆ بمان درێتێ، ڕاستەخۆ بخرێتە سەر حسابیەکەیان، ڕاستەخۆ بدرێ بە کۆمپانیەکانی ئەپیکۆر، کۆمپانیەکانی بەرهەمهێنی نەوت. ئەمانیش کۆمەڵێ هینیان هەیە، یعنی کۆمەڵێ تەوزیحاتیان هەیە بۆ ئەو قسەی کە ئەیکەن. ینی نەوعەن ما بێمتمانەیەکیان هەیە لە بینی خۆیان حکوومەتی هەرێمی کوردستانەوە هەستەکەن ئەم پارە کە گەورە دەستی حکوومەتی هەرێمی کوردستان سبێنن حکوومەتی هەرێم نایەنداتەوە، بۆیە داوای ئەوەکەن کە ڕاستەخۆ بدرێ بە خۆیان. ئەمە حکوومەتی عێراق ڕەدی کردوتەوە تا ئێستا لەبەر هەندێک هۆکار ئەویش، چونکە ئەو کاتە حکوومەتی هەرێمە گەربیە حکوومەتی عێراق ئەگەر ئەم بەشی کۆمپانیەکان لەم 16 دلارە بدا بە کۆمپانیەکان
ئەبێ گرێبەستێک لە بینیانە واژوو بکات. حکوومەتی هەرێم نایەوێ ئەفوان هەموو جارم حکوومەتی هەرێم حکوومەتی عێراق نایەوێت خۆی لە قەرەی نووسینی گرێبەستێکی نوێ لەگەڵ گروپی کۆمپانیای ئاپیکۆر بدات. ئەو ئەڵێ ئێوە پێشوەختە گرێبەستان هەیە بەرهەمی هاوبەش لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە من حکوومەتی هەرێمی کوردستان ئەناسم ئێوە ناناسم. ئەم $16 ئەدرێ بە حکوومەتی هەرێم بە پێی گرێبەستەکەی بینی خۆتان و حکوومەتی هەرێم حکوومەتی هەرێم پشکی خۆتان ئەیاتێ ئیتر گرفتی من نییە ئێوە خۆتان چۆن لەگەڵ حکوومەتی هەرێمە دانووسانەکەن بەڵام کۆمپانیەکان هەڵێن باشە با هینێکمان یعنی نووسراوێکمان بچ ئەوەی هەتا ئێستا حکوومەتی عێراق کردوێتی یا وتوێتی بێجگە لەم یاسایی بەندی 12 یاسای بودجە بێژگە لەوە هەموو شتەکانی کە حکوومەتی هەرێمی ئەوەی کە حکوومەتی عێراق تا ئێستا لەگەڵ کۆمپانیەکانی ئاپیکۆرە لێدوانی کردووە هەمووی شەفەوی بووە ینی زارەکی بووە هیچی نەخراوە هەتا ئێستا نووسراوێک نییە لە بینی حکوومەتی هەرێمی حکوومەتی عێراق و ئەپیکۆرە بۆی ئەپیکۆر داوای نووسراوەکەن ئەویش خۆی لە قەری نووساو نادا ئەوڵێ ئێمە لە ڕێگە ڕاستەکەەوە ئەڕۆی ئێمە حکوومەتی هەرێمی کوردستانە ناسین پارەکە لای حکوومەتی هەرێمە بێ ئێوە خۆتان بەپێی گرێبەسەکەی نێوانتان حەقی خۆتان لە هەرێمی کوردستان وەرگرن بۆ ئەمە ئەکات عێراق خۆی ئەمە ڕێگە ڕاستەکەیە ئەبێ ئاوا بێ ئەبێ بەم شێوازە بێ چونکە ئەوێت لەم ڕێگەیەوە حکوومەتی هەرێمی کوردستان هین کات یعنی بخاتە سەر دروستکردنی بودجەی نەختینەی وڵات و داهاتە نانەوتیەکانیش لەگەڵ ئەمەیە لە حکوومەتی هەرێم وەرگێ بۆ دروستکردنی مەوازنە ئەمە شتێکی باشە ئەنی تا ئێرە من بە باشە زانم ئەوەی کە حکوومەتی عێراق نەیوتووە بایپاسی نەیویستووە بایپاسی هەرێمی کوردستان بکە ڕاستەخۆ خۆی لەگەڵ گروپی ئاپیکۆرە تەعاملەکان من شتێکی باشە لە هەمان کاتە حکوومەتی هەرێمی کوردستان ئەهێنێتە سەر خەت بۆ ئەوەی داهاتە نانەوتیەکانیش لەگەڵ ئەم بەندی 12 وەرگێت لە هەرێمی کوردستان بە دروستکردنی مەوازنە و پاشان پێدانی موچەی خەڵک لە ڕێگەی لە ساعت 12ەوە بەڵێ کاک اسماعیل. بەڵێ کاک دڵشاد با پرسیارێکی دیکە بکەین هاوشێوەی ئەم $16 لە دنیاە بوونی هەیە ئەم قەرەبووی $16 ینی بەم مەرجانە بە شێوەی قەرەبوو بە شێوەی قەرەبوو بێ بە شێوەی کاتی بێ یعنی لە وڵاتانی دیکە هاوشێوەی هەیە ئەگەر هەڵە نەبم لە وڵاتانی وەکو نێجیریا و سۆدان و ئەوانە هەیە و هەیە چۆنە ینی لەوێت چۆنە لای خۆمان چۆنە بەراوردێکی بکەین. بەڵێ کاک اسماعیل کوژاناوە باسی کرد ئەم شێوازی پێدانی قەرەبووی پێشەکیە لە زۆر شوێن هەیە وەکو جەناو باسی کرد لە نەیجیریا هەیە یعنی تێچوەکان کاتێک کە کۆمپانیەکانی ئەپیکۆر نەوتەدەن بە سۆمۆ بۆ ئەوی بفرۆشێ ئەمە تێچوی هەیە ئەبێ ئەم تێچوانە ئەنی قەرەبوویەکە هەبێ بۆیان بۆ ئەوەی دووبارە بتوانن نەوتی زیاتر بنێرن ئەمە لە بینی لە زۆر وڵاتە هەیە بۆ منەوەی نەیجیریا کە لە ساڵی 2000 بوو وابزانم حکوومەتی نەیجیریا هەر گرفتی لەگەڵ کۆمپانیای نەوتەکان هەبوو کە زۆر جار ئەمە بەڕاستی ئەمە دروستە بێت لە بینی نەیجیریا و حکوومەتی کۆمپانیای نەوتەکانە ناکۆکە بن و کۆمپانیای نەوتی نیشتیمانی کە پێوتێ NNPC ڕێگەی بە گێڕانەوەی تێچەکاندا هەتا ئەو کاتێک کە وردەکاری ئەکرێت وەکو ئەوەی کە ئێستا ئێمە باس دەکەین ئاخر حکوومەتی عێراق کە ئەڵێ 60 ڕۆژ دائەنێن دوای 60 ڕۆژەکە ئیتر ئەم $16 تغیر و گۆڕانکاری بەسەرایە چونکە کۆمپانیای وودماکێنزیان دەستنیشان کردووە بۆ ئەوەی لە ماوەی ئەو 60 ڕۆژەیە وردەکاری بکەن بۆ ئەو $16 بۆی بزانن ئایا ئەو داواکاریەی ئەفەت بۆ $16 بۆ ئەو داواکاری کە ئاپیکۆر داوایەکات
چکە ئایپیکۆس داوای زۆر زیاترەکە لە $16 بۆیە لە ماوەی ئەو 60 ڕۆژەیە کۆمپانیای وود ماکێنزی ئێستا ڕاست پێراوە لەلایەن عێراقەوە چکە عێراق پێشتر وود ماکێنزی بەکاری هێناوە لە گرفتەکانی ئەو حەقلەکانی ڕومەیڵا هەندێک کۆمپانیا گرفتیان هەبوو لەسەر تێچوو دووبارە عێراق وود ماکێنزی دەست نیشان کردووە بۆ ئەوەی کە ئیسپاتی ئەوە بکات کە ئەم داوایە کە لایەنێکە کە داوایە کە ئینفلیت نەکراوە یعنی هەڵاوسانی بۆ نەکراوە یعنی ئێستا وود ماکێنزی ئیشی ئەوەیە لە ماوەی ئەم 6 ڕۆژە بێت تحقیقات بکات لەسەر داواکاری کۆمپانیەکانی ئەپیکۆل بۆ تێچووەکان بۆ ئەوی بزانێ ئەم داواکاریان هەڵاوسانی بۆ نەکراوە ینی ڕێژەیەکی معقولەکە داوایەکەن جاگەر لە $16 زیاتر بێ ئەوە وود ماکێنزی بڕیاری لەسەرەدا ئەگەر کەمتریش بێ وود ماکێنزی بۆیە لە نەجیریاش هەر ینی کۆمپانیای نەوتی نیشتیمانی نەجیری کە NNPC بوو کۆمپانیایەکی هاوشێوەی وەکو وود ماکێنزی ڕاستپات بۆ وردبینی و پاشان بوو بەهۆی ئەوەی کە ئەو ینی ئەو پێشەکیە کە بۆ ماوەیەک درا و دوایی بوو بە بڕیارێکی ئەوەی کە تۆزە ئیزافە بکرێت و ینی دیسپیوتەکەی کۆتایی پێهێنا لە سوودانیش بە هەمان شێوە هەر هەبووە هەر بە هەمان شێوە کۆمپانیایەکی وەلبینی هاتووە تحقیقی کردووە لەو بڕەپاری کە داوا کرێەوە دوجار گەیشتنەوەتە نەتیجە و لە کازاخستانیش ئەمانە هەتا لە پرۆژەی کاشگان هەیە هاوشێوەی هەیە هاوشێوەکە چیە ینی ئەسلی مۆزوعەکە چۆن دەکاتین تۆ ئەتەوێت دەست پێ بکەیت نازانی چۆن دەست پێ بکەیت داوای زۆرەکەیت ئەو لایەنی دووهەم ڕازی نییە لایەنی یەکەم ئەڵێ کاکە مشکلە نییە من ینی $16 تەیمێ بۆ هەڵ بەرمیلێک و 6 ڕۆژیش دانین بۆ توێژینەوە وود ماکێنزیەت کۆنسڵتانتە توێژینەوەیەکی چڕۆپڕەکات بزانین لەم $16 من کەمترە یا زیاترە ئەگەر زیاتر بوو $16 بۆ زیادەکەین ئەگەر کەمتر بوو ئەوە دیارە تۆ ئێوە داوای شتێکی زیادەکەن ینی هەڵاوسانتان بۆ فیگەرەکە وڵاتانش هەمان $16 دڵشاد نەخێر ینی ئەمەی عێراق هەیە خۆی ئەمە لە $8ەوە لە $6ەوە دەستی پێکرد دوایی بوو بە $8 دوایی بوو بە $16 ئەمەی عێراقیش ئۆتۆماتیکی نهاتنە $16 ینی پێشتر داوای عێراقی ئەمە $6 داێنێ باشە کاک دڵشاد ئەگوازینەوە بۆ پرسیارێکی تر باشە لە نەبوونی لە نەبوون و لە فەراغی یاسای نەوت و غازە ئەم $16 دانراوە یا ئەگەر یاسای نەوت و غاز دەربچێت و ئەم $16 تیا جێگیر بکرێت ئەو کاتە شتێکی دیکە وەکوڵێ دێتە ئاراوە قسەیەکی دیکاکرێ خۆی ئەمە ئەم پرسیارەی جەنابەت یانی ڕێگ و ڕیشەی کێشەکەیە بەڕاستی ینی عێراق تا ئێستا خاوەنی یاسای نەوت و غازی گشتگیر نییە کە ئەو پێشتر باس ناکرد وەکو چەترێک بێ بۆ هەموو لایەکە کەس لێی دەرنەچێ ینی سنووری دەسەڵاتەکان لە یاسای نەوت و غازدا دا ئەمەزەوە میکانیزمەکان قسەی لەسەرکرێ و هەمووی بە تەفاسی دەنووسێتەوە یعنی بەڕێوەبردننی کەرتی نەوت بەڕوونی لە یاسای نەوت و غازە دەستنیشانەکرێ وەکو ئەم فەوزای ئێسان نییە ئەم ناڕوونیە نامێنێ ینی بۆشایە یاسایەکانیش نامێنن ینی ئەم بۆشایە یاسایەکەوای کردووە هەر کێشەیەک لە بابەتی نەودا سەر هەڵ بدات ناچار بین ینی چارەسەری کاتی بۆ بدۆزینەوە سازانی بۆ بکەین لە یەک تێگەیشتنی بۆ بکەین سیاسیان بۆی دانیشین یعنی ئەمە هەمووی ئەوەیە هۆکارەکەی ئەوەیە کە یاسای نەوت و غازمان نییە کە یاسای نەوت و غازی فیدراڵیە و ئەمە هەر نایش بێ بڕۆی من یعنی ئەوەی کە لە عێراقا هەیە یعنی من جاری پێشوو باسی ئەوەمان کرد کە یاسای نەوت و غاز بۆچی نەبووە بۆ ئەوەی ئەم ناڕوونیە هەر هەبێ لە عێراقا ینی ئێمە حتا حکوومەتی هەرێمی کوردستان خۆی درافتێکی یاسای نەوت و غازی کوردستانیان نووسیوەتەوە هەتا لە وێبسایتەکەشیانە هەیە ئێستا نووری مالیکی خۆشی هەوڵی داوە یاسای درافتی خۆی نووسیوەتەوە هی یاسای نەوت و غاز
کە ئەمانە ئەچێتە پەرلەمانەوە ئەمەنە ئاڵۆزیەکان زۆرن ئەمەنە دژبێ ینی سەرنجە دژبەیەکەکان زۆرن ئەستان هەروازی لێ هێن ناچێتە ئەوە بۆیە بە تاکید ئەم $16 کاک ئیسماعیلی بەڕێز حتا ئەگەر هەر بە حکمەیەکە یاسای نۆتە غازمان نییە چونکە ئەبێت تۆ لە ناچاریە لە یاسای بجا بینوسی یاسای ئیداری مالیا بینوسی ئەگەر سبینێ کۆمپانیای ود ماکێنزیش دوای توێژینەوەکانی گەشتە ئەوەی کە بۆ نمونە $20 دانا بۆ هەر بەرمیلێک و حکومەتی عێراق بە ئیلتیزامی پێ بکات چونکە خۆی ود ماکێنزی دەستنیشان کردووە کە ئەمە بکات سبینێ هەر گرفت دروستە بێ ئەزانی بۆ بەڵێ بۆ ئەگەر $20 بنووسرێت لە یاسای بودجەی عێراقیە چونکە یاسای بودجەی عێراقی یاسایەکی هەمیشەی نییە یاسایەکی متحول و گۆڕانکاری هەموو ساڵێکی ئاکرێ ئێمە هەر معڕەزین بۆ ئەوەی ئەم گرفتانە دووبارە هەسەر هەڵداتەوە بۆ چونکە $20 ناچێت لە یاسای نەوت و غازا بنووسرێ ئیتر سۆڵید بێ ینی چەسپاو بێت دامەزراو بێ هەمەچێتەوە بەر ڕەحمەتی گفتوگۆکانی ساڵانە یاسای بودجە لێکە هەروەکو ئەو لە ساحەڤەکەمان کە ئیسپات کراوە دوای کەمیان کردەوە بۆ لە ساڵ 12 سبێنی هەروای لێتەوە ینی ئەم مۆزوعانە دارن مەدارە بە دوای یەکە ئەڕات یعنی وەکو حکایەتی مێشەکەی لێ کۆتایی پێنایەت ئەزانم لە سەرتاوە ئاماژەت پێکرد بەڵام ئەگەر لێرە جوانتر ڕوونی بکەیتەوە لەکەیەوە ئەم $16 ئەچێتە بواری جێبەجێکردنەوە و ئایا تا ئێستا نەچۆتە بواری جێبەجێکردنەوە ئەم 60 ڕۆژەی کە ئەفەرموویت دانراوە بۆ هەر بەرمیلێک نەوت $16 بدرێت بە حکوومەتی هەرێم یا بدرێت بە کۆمپانیاکان یا چۆنێتی خەرجکردنەکەیت ڕوون کردەوە بەڵام لەکەیەوە موعیدە دەستپێیەکە ئەوکو باسمان کرد وەکو یاسا کاک لە 2023 نووسراوە 2024 هەم دووبارە نقلیان کردەوە لە یاسای بودجەیە 2025 هەم دووبارە دەنگیان لەانی هەموار کراوە ینی ئەو 3 ساڵە لە دوای یەک لە کاتی لە دوای وەسانی نەوتی هەرێمی کوردستانەوە هەموو ساڵێک لە یاسای بودجە ئەم بەندی 12 دوی جیم لە یاسای بودجە دەنگی لەسەر درەوە هەموار کراوە بەڵام وەکو قۆناغی جێبەجێکردن خۆی ئەوە هەر لە ساڵی 2023 جێبەجێ بکرایە ئەمە بەڵام چونکە ئێمە ئاڵۆزەکانمان زۆرە تاخیر بوو بۆ ئێستا لە ئێستایشا دوای ئەوەی کە دووڕەشنووسەکەی هەرێمی کوردستان و عێراق لە یەک نزیک کرا و تەقاروبەکە دروست بوو و ئێستا ینی ئاسۆیەک خەریکە هەڵیەت لە ئێستایشا تاخیر کراوە بۆ دوای هەڵبژاردنەکان چکە لە خۆدەزانی ینی سیستەمی بەڕێوەبردننی حکوومەتی عێراق تووشی شەلە لەوێ لە کاتی هەڵبژاردنەکانە هیچ شتێ بەسەر هیچەوە نامێنێ باشە کاک دڵشاد ئەمە وەکو مادەی 140 نییە کە هەندێک تێڕوانین هەبوو لە ناوەندی عێراقی لە ناوەندی یاسادانان لە ناوەندە سیاسیەکان تێڕوانینی جیاواز هەبوو ئەو کات ئەیانوت مادەی 140 بەسەر چووە ئەمەش نابێتە بیانوویەک یاخود لێکدانەوە بوو بۆ ناکرێت کە ئەم بڕگەیەش لە مادەی ئەم بڕگەیەش لە یاسای بودجە بەسەراچێت ناکاک اسماعیل سێکە ینی ئەوەنەی کە ئێمە ئەمانەوێت نەوتی هەرێمی کوردستان بکەوێت بچێتە سەر ئەنی مەسیری ڕاستی خۆی و بگاتە بازاڕەکانی جیهان بفرۆشیە 3 هێندە یا 4 هێندە یا 10 هێندە حکوومەتی عێراق ئەیەوێت یعنی ئێمە زۆر پەلەمان نییە بەڕاستی بۆشی باسەکەم بۆچی زۆر پەلەمان نییە گرفتی ئێمە لە ئێستا تەنها موچەی مشەفەرانی خەڵکی کوردستانە ئەگینا ئەگەر ئێمە لە کوردستان موچەی مشەفەرانمان حەل بکرایە یا حکوومەتی هەرێم بیتوانە موچە بدات بە خەڵک موچەکانە تاخیر نەبووە ئەسڵان ئاوا باش بوو بۆ ئێمە ئاوەکو ئەم وەزعی کە ئێستا تایەتی کە لە ناوخوا بفرۆشرێ باشتر بوو ئەزانی بۆ ینی ئەوەی کە جەنابەت باسێکە وەکو یاسای 140 ئەوانە نا ئەمە مۆزوعێکی زیندووە حکوومەتی عێراق خۆی لە ناچاریە هانای بۆ بردووە لەبەر کۆمەڵی هۆکاری زۆر یەکەمیان لەبەرەوەی جارێت نەوتی کەرکووکیش ینی بۆ بە ملحەق لەگەڵ نەوتی هەرێمی کوردستانە ئەویش وەسێنراوە ئەمە زەربەیەکی زۆر گەورەی ئابوووریە لە عێراق درێکە نەوتی هەرێم
نەوتی کەرکک لە ڕێگەی جیهانەوە بە شێوازێکی باش نافرۆشرێ. ئەچەند من ئاگادارم نەوتی کەرکک بە تەنکەر ئەچێتە گەروی عەقەبە و لە ئەردە نەفرۆشێت و هەروەها تەوزیعاتەکرێت لە ناو عێراقا و بە نرخێکی کەم و سازش و خراپە، ینی فاینانشەڵی ڤایەبڵ نییە. بۆیە حکوومەتی عێراق خۆی خواستی ئەوەیە کە ئەم بەندی 12 جیم لە یاسای بودجەی عێراقیە زوو حەلێکی بۆ بدۆزێتەوە، زوو گوت ماکێنزی بخاتە سەر خەت، زوو بگەنە نەتیجە، زوو هەڵ ئەڵێ خێرا ڕۆجا ئەگەر سەیری بەندەکە بکەی ئەڵێ فەوری بنێردرێ، فەوری حکوومەتی هەرێمی کوردستان نەوتەکە تەسلیم سۆمە بکە، فەوری ئایپی کۆرا بکە. بۆ چونکە مشکلەیەکی گەورەتریان هەیە لە ناوخۆی خۆیانە. نەوتی کەرکک وەسێنراوە کە بەلانی کەمەوە 300 بۆ 400,000 بەرمیل نەوت بۆ لە ڕۆژانەیە. ئۆپۆرچنیتی و فرسەتێکی گەورە هەیە ئێستا، چونکە ئۆپیک هەندێک وڵاتی ئۆپیک هەناردەی نەوتیان کەم کردوتەوە. بۆیە عێراق ئەوێت ئەو گەپە یا ئەو سپەیسە یا ئەو بۆشاییە کە ئۆپیک دروستی کردووە خێرا خۆی پڕیکاتەوە، نەوتێکی زۆر بخاتە بازاڕەوە. یعنی ئەمە خواستە ئابوووریەکەی حکوومەتی عێراقە. هیچ خواستێکی ئابووری لە مادەی 140 نییە بۆ عێراقی، دەستکەوتێکی ئابووری لە تەطبیقکردنی مادەی 140 نییە لە عێراقا بۆ حکوومەتی عێراق. بگرە زەریشی لەکەن، بەڵام ئەمە زۆر دەستکەوتیان هەیە بەخۆیان. بەڵێ ببوورە کاک دڵشاد، با پرسیار لەسەر ئەوە بکەین پێشنیارە پراکتیکیەکان بۆ چارەسەرکردنی ئەم ناکۆکیانی کە ئێستا هەیە بەڕای جەنابەت چییە؟ ینی فرۆشتنی نەوت لە ناوخۆدا لە ڕێگەی بەندەری جەیهانەوە، ینی باشترین یاخود بڵین باشترین چارەسەر بۆ ئەم گرفتە ئێستا چییە؟ کاک ئیسماعیل، ئەو پرسیارەی تۆ قسە زۆر هەڵەگرێ بۆ چونکە پرسیارێکی فرەڕەهەندە. جا ئەگەر کاتم بێتێ بۆ ئەوی من بۆ باسکەم ئەگەر زەحمەت نەبێ. ئەگەر نەوتی کوردستان لە ڕێگەی جەیهانەوە بفرۆشرێ، ئێمە لە کوێ قانجازەکەی ئێمە لە کوێیە لە زیادبوونی ژمارەی، ینی لە زیادبوونی کوانتیتیایە. ینی چی کوانتیتی؟ ینی قەبارەی هەناردەی نەوتی ئێمە زۆرە بێ، ینی ئەچێتە 400,000 بەرمیل نەوت لە ڕۆژەکەیە، لە 450 یا ئاخر خەریک بوو لە 450 بەسەرەوە نزیکە بوویەوە کە نەوتی هەرێمە سێدرا. ئێمە لەواز قەنجازەکەین کە ڕێژەیەکی زیاتر لە نەوت ئەتوانین بگەێنینە بازاڕەکان. و ئەگەر لە ڕێگەی سۆمۆ بفرۆشرێ، سۆمۆ سیستەمێکی هەیە بۆ تەسویقی نەوتەکەی. زۆر بەدەگمەن نەوتی سۆمۆ ئەفرۆشرێت بۆ دەستی بۆ دەماڵەکان. ینی سۆمۆ هەمیشە تەرکیز لەسەراوە کاتۆ کە نەوتەکەی ڕاستەخۆ بفرۆشرێ بە کڕیارەکانی ڕیفاینەری، ئەوانەی کە مەسفیان، ینی ئەوانەی کە هینان هەیە، مەسافیان هەیە، ینی ڕیفاینەریەکان. ینی تۆ ئێستا بڕۆ داوای کڕینی نەوتی سۆمۆ بکە، ڕاستەخۆ پێتەڵێت تۆ مەسافیت هەیە، ینی ڕیفاینەریت هەیە، یا کۆنەکشنی تۆ لەگەڵ ڕیفاینەریەکە چۆنە، یا مەسەلەن توانای قدرەتی مالی خۆتمان بۆ بنێرە و ئەبێ ڕیفاینەریەکیش پشتگیری بکە کە ئەم نەوتە کە نەوتی عێراق و باشترین جۆری نەوتە لە عالەمە ئەگاتە دەستی کەسێکی گونجاو کە سبەینێ ئەیبات لە ڕیفاینەریەکە لە پیشەسازی نەوتە مشتەقاتەکەی لێ جیاکاتەوە، ئەبێتە بەرهەمێکی یان چونکە نەوتی عێراق نەوتێکی ئاسایی نییە وەکو نەوتی ڤەنزوێلا و هەندێک نەوتی عێراق چەکێک وەکو چەک وایە، چەکێکی ئابووریە. سۆمۆ ئەوێ دڵنیا بێت لەوەی کە ئەم چەکە ئابوورەیە کە نەوتەکەیەتی کەسێکی شایستە ئەیکڕێت بۆ پیشەسازی لە ڕیفاینەریە بەکارهێنرێت. زۆر کەم بووە کە سۆمۆ نەوت بە دەڵاڵە نێودەوڵەتەکان بفرۆشێ. ینی ئەوەی لە زەمەنی عێراقا وا بوو. ئێستا کە سۆمۆ تۆزێ لە ئیتالی خۆی لایدا و شتی ئەوەی خراپی پێکرێوانە ئەوە نا. ئێستاش لە پرۆگرامی سۆمۆ هەیە کە نەوت ئەبێ بە ڕێکوپێکی بفرۆشێ و ئەم
فرۆشتنی نەوتەی سۆمۆ دیسکاونتەکەی زۆر کەمە لە ڕێگەی سۆمەوە تەنها $2 یعنی ئەگەر نەوت لە بازارە بە $9 بێت بەرمیلی سۆمۆ ینی دیسکاونتەکەی بە $96 فرۆشی بۆ نمونە بەڵام لە غەیری سۆمۆ ئەگەر نەوتی هەرێمی کوردستان بفرۆشێ بە قیمەتێکی یەجگار کەمە فرۆشیێ دیسکاونتێکی زۆر ئەکرێت بۆ کڕیارەکان و ئەوانەیشی کە کڕیارن دەڵاڵن ینی کڕین و فرۆشتی نەوتەکەن بە ڕیفاینەری نین بۆیە ئێمە لەو دوو ڕێگەوە قانجاز دەکەن ئەگەر نەوتەکە لە جیهانە بفرۆشە لە ڕێگەی سۆمەوە بێ هەم نەوتەکە بە قیمەتێکی باشە فرۆشێ هەم عەدەدەکە زۆرە ئەگەر لە ناوخۆی کوردستانە ئێمە نەوت بفرۆشین ڕێژەیەکی کەمە و ینی هینی ئیکۆنۆمی بوومین ڕوونادات یعنی ئێمە لە ناوخۆی خۆمانایە ئەوە تەنها یەک ڕێگا هەیە کە ئەگەر ئێمە بتوانین ڕیفاینەرەکانی عالم لە ڕێگەی سیستەمی بوتەوە بیهێنینە ناو کوردستان سیستەمی بوت ئێستا زۆر وڵاتی جیهان ئەچێ ڕیفاینەریەکی زەخم یا گەورە ئەهێنێت ئەڵێ build operate and transfer یعنی BOT سیستەمی بوتی پێوترێ بڵدێکات یعنی دروستێکا ڕیفاینەرەکەەوە خۆی ئۆپەریتێکا بۆ ماوەی 20 ساڵ لە دوای 20 ساڵەکە ترانسفێرێکات ئەیکاتە مڵکی حکومەت BOT ئەگەر شتێکی وا بکرێت دەوتی هەرێم ناخۆی کوردستانە لە پیشەسازیەکی بۆ دروستکرێ لە مەسفیەکانی کە بە سیستەمی بۆتی ناوێتی دووبارە مشتقاتی نەوت وەکو EN 500 و نازام D6 و جێت فیوڵ و ئیل ئاخیری یا D2 ئەمە بەرهەمەکانی نەوتی مەسافیەکانە بێت ئەم بەرهەمانە بنێرێتە دەرەوە بە قیمەتێکی بەستر لەو کاتا تۆ دوو جۆر دەستکەوت ئەبێت تۆ بەو سیستەمی بوتە چیەکەیت پیشەسازیەکی نوێ لە ناو خۆی وڵاتی خۆتا دروستەکەی بە نەوتی خۆت و هەروەها دەستی کاری ناوخۆ بەهێزەکەیت و دەستی کاری زیادەکەی لە ناوخۆیە و ئەو نەوتەیشی کە ئەو بەروبوومی نەوتەکەش کە ئەیفرۆشی لەکو مشتقاتی نەوت ئەوانی کە باسمان کرد D6 و EN 500 و جێت فیوڵ و D2 ئیل ئاخیری ئەمانە بەرهەمی پیشەسازین بەرهەمی سروشتی نین نەوتی ڕەش بەرهەمی سروشتیە بەڵام مشتقاتی نەوت بەرهەمی پیشەسازیە گرفتی ئێمە لەگەڵ عێراقا لەسەر بەرهەمی سروشتیە نەک لەسەر بەرهەمی پیشەسازی بۆیە هەناردەکردنەکەیش و فرۆشتنەکەیشی باشترە بێ ئەمە ڕێگایەکی معقولە ئەگەر بتوانانی حکومەتی هەرێم نەوتەکەی لە باتیەوەی بە هەرزان بفرۆشێ و بیباتە دەرەوە و لە ناوخۆیە ینی هینی بۆ بکە بەکاری بێنێ بەو شێوازێک کە باسمان کرد شاد با پرسیارێکی تر بکەین لە بابەت مادەم باسی فرۆشتنی نەوتمان کرد لە ڕێگەی بەندەری جەیهانەوە بەسەرچوونی گرێبەستنەکەی تورکیا و عێراق لە ساڵی 2026 چ دەرفەتێکی تێدایە بۆ کورد بی بەسەرەوە بە ئەو بابەتەی کە حکوومەتی تورکیا دەوڵەتی تورکیا نایەوێ ئەم گرێبەستە جارێکی دیکە نوێ بکاتەوە لەگەڵ حکوومەتی عێراقی بۆچی؟ بەڵێ خۆی ئەم پرسیارەی جەنابەت پەیوەندی بە کۆمەڵی خاڵەوە هەیە کەگان ینی ئەمە ڕابردوویەکی درێژخایەنە ئەم دۆسیەی یاسایی بینی حکوومەتی عێراق و حکوومەتی تورکیا گرێبەستەکەی ساڵی 1970 لە نێوان عێراق و تورکیا گرێبەستێکی مێژوویە و تقریبا نەوعەما چەقبەستوویەکی پێوە دیار بوو هەم لە ئەدای لە شێوازی تەکنۆلۆژی و بەکارهێنانی مەسەڵەن پایپلاینەکان و ئەوانە و هەروەها لە ڕێگە قانونی و لە ڕوانگە جیۆپۆلیتیکەکەی وەچکە خواستی تورکیا بە شێوازێکی گەورە بۆ شێوازەی کە تورکیا دەسەبەر ناکە بۆیە تورکیا هەوڵیدا ئەمە وەکو فرسەتێک بقۆزێتەوە کە هەناردەی نەوتی کوردستان لە ڕێگەی ICC وەسێنرا تورکیا ئەیتوانی هێشتا ئیدامە بدات بە هەناردەی نەوتی کەرکووک خۆ هیچ ئیلتیزاماتێکی نێودەوڵەتی لە ICC نەخراوە پێی تورکیا تا هەناردەی نەوتی کەرکووکیش بۆ سێن کەرکووک نەوتی عێراق بوو نەک نەوتی هەرێمی کوردستان
لەو کاتەیە بۆیە تورکیا هات چێ کرد هات بەم هۆیەوە کە نەوتی کوردستان وەسێنرا لەگەڵیشان لە هەمان کاتا نەوتی تورکیاش عفۆن کەرکووکیشی وەساند لەبەر کۆمەڵێ هۆکار ینی هۆکاری زۆرە یەکەمان هۆکاری ئەوەی هۆکارە یاسایەکەیە کە دادگای پاریسە ئەنی ئەمە یەکێکە لە هۆکارە سەرەکیەکان بەڕاستیەوە یەکە عێراق دۆسیەکی لەسەر تورکیا لە دادگای ناوبژیوانی نێودەوڵەتی لە پاریس بەس کردێتەوە پێشست باسمان کردو ئێمە کە تورکیا ئەبێ قەرەبووی تورکیا ئەبێ قەرەبووی چی باتەوە لەو کاتەیە $2.5 و حساب کراوە لە ICCەوە بۆ سۆمۆ یعنی ئەگەر سۆمۆ نەوتی هەرێمی کوردستانی بفرۆشتایە و لێەوە لە ڕێگەی بچوایەتە جەیهان دەستکەوتی سۆمۆ لەو پرۆسەیە $2.5 دادراوە زیاترە بوو بۆ عێراق بەڵێ بەڕێی من زیاترە بوو چونکە ئەنی زۆر هینیان ئەنی زۆر ڕەچاوی وەزعەکان کردووە گینا زۆر زیاترە بوو باشە لە هەمان کاتا $2.5کەش زەربی عەدەدی ئەو بەرمیلانە بکە کە لەو ماوە ڕۆیشتووە بەڕێی من دەکاتە $3 میلیارد هەرچەند ئێستا قۆناغی یەکەم تەنها این بووە بەڵێ ئەوە ینی گرفتێکی یاسایی هەبوو و بەرژەوەندە استراتیژیەکانی تورکیا زۆر گرنگە کە ئەم نەوتەی ئەم گرێبەستا هەموار ناکاتەوە لە 2026 چونکە تورکیا دەیەوێت بەرژەوەندی خۆی بە باشترین شێوە بپارێزێت یعنی ئەیەوێت یعنی ڕێڕەوێکی سەرەکی وزە بۆ ئەوروپا بەدەست بێنێت تورکیا و پشکی زیاتری داهاتی گواستنەوەی نەوت وەربگرێت نەک هەر ئەوەی کە نەوتی کەرکووک بێ بە تەنها یای هەرێمی کوردستان بێ تەبیعی واروا دەیانوێت پەیوەندیە بازرگانەکانیان یا پەیوەندی نەوتیەکانیان لەگەڵ هەرێمی کوردستانە بپارێزن چونکە دوو جار تورکیا لە بەرژەوەندی هەرێمی کوردستان هەڵسوکەوتی نواندووە کاک ئیسماعیل ینی پیا ڕاست ئەڵێ قسەیەک با بۆ هینیش بکرێت ینی کات ئەمە زۆر گرنگ بوو کاتێککە نەوتی کەرکووکیشی وەساند لەگەڵ نەوتی هەرێمە و هەروەها لە هەمان کاتە گرێبەستەکەی 73 واژوو ناکاتەوە میشەن مەسلحەتی هەرێمی کوردستانە و پێشتریش لە 2014 کاتێ نەوتی هەرێم چۆتە جەیهان بۆ یەکەم جار عێراق هاتووە بە تورکیا وتووە بە تایبەتی لەگەڵ بۆتاشا قسەی کردو من بەڵگەم لایە لەگەڵ بۆتاشا قسەی کرد دەتوانین بۆتاش سەرپەرشتی هەموو پایپلاینەکانی ناو تورکیا کات قسەی کردووە کە خێرا بە فەوری نەوتی هەرێمی کوردستان بۆسێنن و نێڵن نەوتی هەرێمی کوردستان لە فیشخابورەوە بچێتە جەیهان ئەو کاتە تەبیعی بۆتاش وەڵامەکەی ئەو بووە کە ئەوە نێمە ناتوانین هەر نەوتێک کە لە عێراقەوە لەم بۆریانە بێتە ناو ئەو بێم ناتوانین ڕای بگرین بۆیە ناچارین تەعاملی پێ بکەین و وڵاتی ئێمە تورکیا ئێمە وڵاتێکی گوێزەرەوەی نەوتین ئێمە نەمانویستوە ببین بە بەشێک لە یاریەکە بۆی ویستی خۆی بپارێزە لەو سکاڵانەی کە حکوومەتی عێراق پێویستە بەرزی کاتەوە بەڵام لە ساڵی 2014 تورکیا بە پێی بڕیارەکەی وەزیری نەوتی عێراق نەوتی هەرێمی کوردستانی نەوەساندووە بۆیە ئەمە سێهەم جارە یعنی حکوومەتی تورکیا لە مەسلحەتی پیشەسازی نەوتی هەرێمی کوردستان هەنگاوێکانەیە کە مەستەفیدی خۆشی تێدایە کاکێ دڵشادەوە نییە تەنها ینی بەڵێ بەرژەوەندی خۆشی بەڵێ بەرژەوەندی خۆی تایە چونکە تورکیا نایەوێت کوردستان منفەزێکی تری هەنادەی نەوت بێژگە لە خۆی بدۆزێتەوە بۆیە هەموو ئاسانکار و تەساهل چونکە ئەزانێ عێراق منفەزی تر زۆر کاتم لە جەنابەت گرت بەڵام پرسیاری کۆتایی وەکو کۆتایی حەزەکەم لە جەنابتی بکەم لە ناو کەیسی نەوتە لە دنیاە بابەتێکی پێوترێ نەخۆشی هۆڵەندی چییە و ئەگەر تۆ ببیتە وەزیری نەوت کە ئینشاڵا بیتە وەزیری نەوت لە عێراق چۆن ئیدارەی کەیسی نەوتەکەیت
بەڵێ پرسیارێکی زۆر جوانە کاک ئیسماعیلی بەڕێز، یعنی هین نەخۆشی هۆڵندی گرفتێکی زۆر گەورەیە بەڕاستی بۆ ئەو وڵاتانەی کە پیان ئەوترێ هۆست کانتری، ینی ئۆیل ریچ کانتری، ئەوانەی کە نەوتیان هەیە یا گازیان هەیە یا سەرچاوەیەکی تری سروشتیان هەیە، هەمویان معارەزن بۆ ئەوەی تووشی نەخۆشی هۆڵندی بن. یعنی لە هۆڵندا ئەوەی کە پێوتی نەخۆشی هۆڵندی زەمانێک لە سەرەتای ئەم سەدەیە گاز دۆزرایەوە و گازێکی سروشتی زۆر دۆزرایەوە و داهاتی ئەم گازە لە 100% پارەی گازەکە کاتێ وەرگیرە هاتە ناو بازار، هاتە ناو سفرەی خەڵک، هاتە ناو ژیانی خەڵک و خەڵک لە ڕێگەی ئەم پارە زۆرە لێشاوی غازەوە وازیان لە هەموو پیشەسازەکانی تری ژیان هێنا، هەمووی ڕێکردە گاز، هەمووی ڕێکردە ئەو پارە زۆرەی کە ئیکۆنۆمیەکەی تەنها لە فرۆشتنی گازەوەیە. بۆیە هۆڵندا تووشی داڕمان بوو، نە زەراعەتی ما، نە پیشەسازی ما و نە دەستی کاری ناوخۆی تر هیچ بەهایەکی ما، و بوو بە وڵاتێکی داتەپی و لە ڕوانگەی ئابوورێ گشتگیرەکە پێوتێ میکس ئیکۆنۆمی، تەنها بوو بە نێچیری یەک ڕاوکرد، ئەوش پارەی گازە یا پارەی غاز، فرۆشتنی غازە. ئەمە پێوتێت نەخۆشی هۆڵندی، ئەمەی تر داڕمانی ئابووری وڵاتە، ئەوەی کە ئێستا لە عێراق و لە هەرێمی کوردستانە هەیە. یعنی ئێمە لە 100% تووشی ڤایرۆسی نەخۆشی هۆڵندین بووین لە عێراق و لە هەرێمی کوردستانە. من خۆم بە شخصی خۆم پشگیری پیشەسازی نەوتی تەمەڵ ناکەم، یعنی قەناعەتم بە پیشەسازی نەوتی تەمەڵ نییە. جۆرێکی تر لە پیشەسازی هەیە کە لە عالەما پێڕەوە کرێەوە لە مێشکی منیش هەمیشە لێ ئەداوەکو زەنگێک کە پێوتێت پیشەسازی نەوتی زیرەک. یعنی چی؟ ئەم جیاوازی پیشەسازی نەوتی تەمەڵ و زیرەک ئەوەیە کە لە پیشەسازی نەوتی تەمەڵە لە 100% داهاتی وڵات لە فرۆشتنی نەوتەوە دێت. یعنی پارەی نەوت ڕاستەخۆیەتە سەر سفرەخوانی ماڵەکان. ئەگەر نەوت گرفتێکی بۆ دروست بێ، ماڵەکان تووشی هەژاریە بن، خەڵک تووشی هەژاریە بین. ئەگەر نەوت سعرەکەی بەرز و نزمی بکات، نان لەسەر سفرەکانە نامێنێت لە ماڵەکانی خەڵکان، لە ئەوانەی کە بودجەخۆری ئەو حکومەتەن. بۆیە هیچ بوارێکی تری ژیان بەهای نامێنێ بێجگە لە وەرگرتنی مەعاش. یعنی تۆ خەریکە لە 100% خەڵک ئەبێ بە مەعاش خۆر، بۆ چونکە ئیتر زەراعەت ئیسفادەی نییە، سوودی پێناگەیەنێ، بوارەکانی تری ژیان داهاتێکی باشی نییە پێی بژی، مرۆڤ تەمەڵەکات و مرۆڤ تەنها ئەکاتە نێچیری مەعاش موچەخۆر. بەڵام لە پیشەسازی نەوتی زیرەکە لە 100% داهاتی نەوت ئەبێتە بودجەی نەختینەی وڵات، لە 100%. لە 100% داهاتی نەوت وەرەگیرێت ئەم داهاتە ئینڤست و پیشەسازی نەوتی تەمەڵ چییە کاک دڵشاد؟ پیشەسازی نەوتی تەمەڵ ئەوەیە کە من باسم کرد، ینی نمونەی کوردستان و عێراق، هەندێک وڵاتی تر ئەوانن کە پیانۆتی پیشەسازی نەوتی تەمەڵ. یعنی چی؟ یعنی لە 100% داهاتی نەوتەکە ئەچێتە سەر بودجەی وڵات. نەوتی زیرەک ئەوەیە کە لە 100% داهاتی نەوت ئەچێتە سەر بودجەی وڵات. وڵات لە سەرچاوە متەنەویعەکانی تری ژیانەوە بودجە بۆ خەڵک دابی نەکات. یعنی چی؟ ینی زیادکردنی سەرچاوی داهات بۆ دەوڵەت. تۆ زەراعەت ئەبێت داهات لە بواری کشتتوکاڵە پیاکەیت بۆ بودجەی وڵات، بۆ چونکە کشتتوکاڵ سەستانەبلیتیە، یعنی ئیستمڕارێتی هەیە و جێگیرە.
لە پیشەسازیەکانی تری وەکو تەسنیع و إلى آخره لە خانوبەرە ینی لە پیشەسازی دروستکردنی مەسەڵ ئۆتۆمبیل پیشەسازیەکانی تر کە بەرهەمی پیشەسازی هەیە و لە بازار ئەفرۆشتێ و نەوت ئەوەی کە لە نەوتا دەستەکەوێت ئەبێ بچی ئیستیسماری پێوە بکەی لە داهاتی نەوتەکە بیکەیتە بزنس یا بیکەیتە بوارێکی تری بەدەستێنانی پارە داهاتی ئەو بەزنزە بێتە سەر بجێ وڵات نەک داهاتی خودی نەوتەکە ئەوەی کە نەرویجێکە زۆر باشە کاک دڵشاد یعنی با من ئەمە تەوزیحم کاک ئیسماعیل زۆر ئەمە زۆر گرنگە یعنی نەرویج هات داهاتە زۆرەکەی نەوتی سەرەتا خستە سندوقێکەوە کە پێوتێ سندوقی پاشەکەوتکردن بۆ نەوەکانی داهاتوو کە ئەم سندوقە ئیتر زۆر پارەی هاتە سەر و لێ ڕژان نەیانزانی چی لێ بکەن هاتن چیان کرد هاتن دەستیان کرد بە کڕینی شەریکاتی مالی جیهان بۆ نمونە لە سەدا 20 ماسیسان کڕی لە سەدا دەی نازانم BMW لە سەدەی نازانم ئەو شەریکاتانەی ئاپڵە ئیلە ئاخری هەر شەریکەیەک لە عالەمە کە داهاتی هەبێ و یەکێک بێت لە شەریکە ئابوووریە گەورەکانی جیهان نەرویج هات لە پارەی نەوت پشکێکی کڕی و ئیستیسمارێکی زۆری کرد لە جیهانە بۆیە نەیهێشت ئەم پارە سووتێنەرە پارەی نەوت پارەیەکی سووتێنەری پێوترێ بۆ ئابووری وڵات نەهێش ئەم پارە سووتێنەرەی نەوت بچێتە ناو گیرفانی خەڵک لە سندوقێکا کوێی کردووە دای ڕنی لە اقتصادی وڵات لە شوێنێکی ترەوە بردیەوە ئینڤستی پێوە کرد داهاتی ئەو ئینڤستکردن و داهاتەکەی ئەهێنێتە سەر بودجەی وڵات ینی لەسەر نەرویج چی کردووە لە سەدا سفری داهاتی نەوتە خاتە سەر بودجە بەڵام لە سەدا 25 ئەو داهاتەی کە لە پارەی نەوت دروستی کردووە یەتە سەر بودجەی وڵات بۆیە پاری نەوت پارەیەکە سیاسی گەندەڵ دروستەکە مرۆڤی تەوەزن دروستەکە لە وڵاتە و پارەیەکی سووتێنەرە نابێت بێتە ناو ژیانی خەڵکەم پارە ئەبێت لە ڕێگایەکی ترەوە بێتە ناو ژیانی خەڵکە مستەفید بێت کە سوودی هەبێ بۆیە بە بڕای من ئەوەی کە لە باگراوندی منە هەیە میکسکردنی سەرچاوەکانی وزە زۆر گرنگە و میکسکردنی سەرچاوەکانی داهات بۆ وڵات کە تەنها لە ڕێگەی نەوتەوە نەبێ زۆر گرنگە نەوت پێویستە لە تەمبەڵیەوە لە پیشەسازی نەوتی تەمەڵەوە بگۆڕێ بۆ پیشەسازی نەوتی زیرەک ئەمە بە تەدریجی ئەبێ بڕیاری سیاسی ئەوێ ئیشی ئاقلانە ئەوێ باشە کاک دڵشاد با پرسیارێکی تر بکەین بابەتی تەوزیعکردنی یاخود دابەشکردنی ئەو $16 کە حکوومەتی عێراق بڕیارە بیدا بە حکوومەتی هەرێم یاخود کۆمپانیەکان چۆن ئەم $16 دابەشەکرێت چەنی بۆ کۆمپانیەکانە چەنی بۆ هەرێمی کوردستانە لەگەڵ ئەم وەڵامەشی بۆ تێکەڵ بکە بەڕێز کاک دڵشاد موانی بابەتی باجی کۆمپانیەکان باس بکە کۆمپانیەکان چۆن باجەدەن بە هەرێمی کوردستان یاخود بە حکوومەتی عێراقی بەڵێ زۆر سپاس بۆ ئەو پرسیارە کاک ئیسماعیل خۆی بۆ وەڵامدانەوەی ئەم پرسیاری جەنابەت پێویستمان بە حساباتێکی ورد و دەقیق هەیە کە لە شێوازی گرێبەستی بەرهەمی هاوبەشە ئیسپات کراوە طبیعی ئەوانەی کە پەیوەندی بە کوردستانەوە هەیە لە سەدا دەی ئەو $16 لە سەدا دەی ئەو $16 وەکو پاشکۆی شاهانە یا مەسن وەکو ڕۆیاڵتی ئەدرێ بە حکوومەتی هەرێم سەرەتا کە تقریبان ینی $2.60 دەکات پاشان ئەگەر $2.60 ئێمە دەرکەین لە $16 چەند ئەمێنێتەوە $14.40 ئەمێنێتەوە ئۆتۆماتیکی کۆمپانیەکان بۆ کۆست ڕیکۆڤەری لە سەدا 40 ئەو $14.45 وەرەگرن کە $5.78 دەکات یعنی ئێسا چی لێ هاتووە حکوومەتی هەرێم لە سەدا دەی وەرگرتووە هی ڕۆیاڵتی کۆمپانیەکان لە سەدا 40 وەرگرتووە هی کۆست ڕیکۆڤەری هی پارەی تێچوون کە $5.78 ئێستا چی ئەمێنێتەوە
لە کۆی 16 دلارەکە ئێستا 8 دلار و 64 سنت مایەوە بەڵێ چونکە تۆ 5 دلار و 7 سنت زایدەن 1 دلار و 6 سنت لە 16 دەرکە 8.64 ئەمێنێتەوە ئەمە یەکە ئیتر پێوتێ قازانجی هاوبەش ئەمە قازانجە لە بینی حکومەتی هەرێم و لە بینی کۆمپانیاکە ئەمانە بەشەکرێ بە ڕێژەی هەفتاسی یعنی چی ڕێژەی هەفتاسی یعنی کۆمپانیەکان لە 130 قازانجی ماوە وەرەگرن حکومەتی هەرێمش لە 170 قازانجی ماوە وەرەگرێ پێشتر حکومەتی هەرێم چەندی وەرگرتەوە پاوانێک 60 سنت کۆمپانیەکان 5 دلار و 76 سنتیانە گرتووە ئێستاش لە قازانجی ماوەی لەو 8.64 کە ماوەتەوە لە 130 چێ بۆ کۆمپانیەکان لە 170شی بۆ هەرێم بزانە کامیان ئێستا بزانە کامیان زیاتریان بۆ ئەمێنێتەوە بۆیە لە ئێستاە لە 130 لە 130ەکە کە قازانجی هاوبەشە 2 دلار و 56 سنت بۆ کۆمپانیەکانە و 6 دلاریشی بۆ حکومەتی هەرێمە تقریبا 6.5 تۆ چیەکەیت یعنی ئەم دوانە کۆکەیتەوە لە نەتیجەیە پشکی کۆمپانیەکان بە کۆست ڕیکۆڤەری و بە قازانجی هاوبەشەکەیانەوە ئەبێ بە 8.35 دلار 8.35 سنت و هەروەها حکومەتی هەرێم ئەبێ بە 7.65 سنت ینی پشکی کۆمپانیەکان لەو 16 دلارە 8.35 بە دلار و داهاتی حکومەتی هەرێمی کوردستان 7 دلار و 57 سنتە ینی پشتی کۆمپانیەکان زیاتر بەڵێ ئەی بابەتی باجەکە چۆنە ئایا کۆمپانیەکان باجەکە خۆی کاکینگان لا حکومەتی هەرێمی کوردستانە بۆ ئەوەی گرێبەستەکانیان سەرنج ڕاکێش بێ زیاترین کۆمپانیا ڕاکێشنە ناو حکومەتی ناو هەرێمی کوردستان ناو پیشەسازی هەرێم حکومەتی هەرێم چوە چی کردووە چووە لە پشکی قانجازی خۆی باج بۆ کۆمپانیەکانەدا یعنی ئێستا لە عەقدەکانە نووساوە کۆمپانیەکانی نەوت لە بەرهەمی هاوبەشە باج ئەدەن بەڵام بە فعلی باش نادەن یعنی چەکێکیان پێ نییە بچن لە وەزارەتی باجی هەرێم بچنە ڕیزەوە وەکو ئەو خەڵکە باج بن نا حکومەتی هەرێم چیەکات لە پشکی خۆی لەو 7.6 دۆلارەی کە بۆی ماوەتەوە لە پشکی خۆی لەسەر حسابی خۆی باش بۆ کۆمپانیەکانەدا ئەمە کاک دڵشاد یانی شتی وابێ حکومەتی هەرێم لە بری کۆمپانیا بیانیەکان باج بدە خۆی لە هیچ شوێنێکی دنیاە بێژگە لە هەرێمی کوردستانەکانە بەڵێ ئەوە وەختی خۆی هەندێک کۆنسڵتانتی نێودەوڵەتی و لەگەڵ مەرحوم ئاشتی هەودامیە ئەمەیان کردووە بۆ ئەوەی سەرنجی کێشەکە لە چیا بووە کاک ئیسماعیل لە چونکە کوردستان ڕێد ئێریا بووە ینی منتیقەی ریسکی بووە یان منتیقەیەکی خەتەر بووە بە نسبەت کۆمپانیا نێودەوڵەتەکانەوە چونکە ئەم کۆمپانیا نێودەوڵەتانە کە پێ ئەخەنە سەر تەراتۆری و هەر خاکێک پێویستیان بە ئینشورانس و بیمە هەیە بێ بیمە ناچنە هیچ شوێنێک ئەگەر منتیقەیەک های ریسک بێت مەگەر داهاتەکەی زۆر بێ ئەو ریسکە گەورە بکەن ئەگینا خۆیان بۆ خۆیان بۆ عەقدێکی سادە کەڤەری ئینشورانس و مەسەڵەن ئەو بیمەی کە مەفروزەیان بێت نایخەنە ئەو ریسکە گەورەوە باجەکە داتە حکومەتی هەرێم باجەکە داتە کێ لە پشکی خۆی حکومەتی هەرێم باجەکە ئەداتە وەزارەتی ئەوەی کە وەزارەتی ئابووری حکومەتی هەرێمی کوردستان دانێمە وەزارەتێکمان نیە بەناوی وەزارەتی باج و خەراج و بەتەنها ئەوە لە زمنی وەزارەتی ئابووریە هەیە یعنی تۆ چیەکەیت تۆ زیان لە داهاتی نەوتی پشکی نەوتی خۆتەیە کە سەرچاوەی دروستکردنی بودجەی وڵاتە لێەوە بەشێکی ئەخەیتە سەر وەزارەتی ئابووری دوایە هەم دووبارەی هێنتە ینی
کۆمپانیا نەوتیەکان لەبەر ئەوەی کە هیچ باجێک نادەن لە حکوومەتی هەرێمی کوردستانە بۆیان ئەدرێت لە پشکی حکوومەت خۆی زۆر ئەم شێوازی کارکردنیان لە هەرێمی کوردستانە بە زۆر پێیان خۆش بووە ئەم شێوازە چکە باج زۆر گرنگە بەڵام لە عێراقا هەچەند کۆمپانیەکان پشکیشیان نییە قانزاجیش وەرناگرن ئەوان عقدی خزمەت گزاریان هەیە یا خەدەماتیان هەیە هێشتا بۆ هەر بەرمیلێک $2 وەکو باش ئەدەن بە حکوومەتی عێراق. ئینشاڵڵا جەنابەت دەبیتە وەزیری سامانە سروشتیەکان لە عێراق ئینشاڵڵا توانی بەرهەمێکی زیاتر و بتوانی پیشەسازی زیرەکی نەوت لە عێراقا بەرجەستە بکەی. زۆر کاتمان لە جەنابەت گرت، زۆر سوپاس بەوەی کە ئەوە 2 حەلقەیە کە لەگەڵ ئێمە ماندوو ئەبی بۆ ڕوونکردنەوەکانت بۆ سەرنجەکانت هەڵبەتە فیدباکێکی زۆر باش هاتبوو کە سەرنجیان لەسەر قسەکانی جەنابەت بە زۆر بە پۆزتیڤ وەرگرتە بوو. سوپاس بۆ جەنابەت، هیوای سەرکەوتنت بۆ خوازیین. بەڕێز کاک دڵشاد موانی، ئەکادیمیست و شارەزای گرێبەستە نەوتیەکان. زۆر سپاس بۆ جەنابی شت کاک ئیسماعیلی بەڕێز، سپاس بۆ کاتی ئێوە، سپاس بۆ گوێگرتنی گوێگرانیش. زۆر سپاس. جارێکی دیکە بینەرانی خۆشەویست، هاوڵاتیانی عزیز، گفتوگۆکەمان لەگەڵ بەڕێز کاک دڵشاد موانی کۆتایی پێهێنا کە قسەکردن بوو لەسەر کۆدی $16 لەسەر نەخۆشی هۆڵندی. هیوادارم سوودتان لێوەرگرت بێەوە، هیوادارم بەرنمەکەی ئێمە معریفەیەکی زیاتری بە ئێوە بەخشی بێ لە بواری نەوت و کێشەکانی نەوت کە لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵدا هەیە. کاتێکی خۆش بۆ ئێوە، هەر شاد بن.